بەڵێ ئێمە گروپی شانۆ بۆ شانۆی شەقام وەکەمیشە یەشێک لە خەمە گەورەکانی کە پێمان وا بووە بەرچاوە و خەڵکی بۆتە هۆی ئەوەی کە لە ژیانیاندا گروفت دروست بێت یاخود ببێتە لە ئەوە ببێتە دیاردا خەمی ژینگەیە. ئێمە زۆر لە پێشتر کارمان لەسەر ژینگە کردووە بە تایبەت لەسەر دارچاندن یاخود ڕێزگرتن لەو کارگوزارانەی کە ڕۆژانە شار و پارێزگاکان پاک دەکەنەوە شەقامەکان پاک دەکەنەوە. یەکێک لەو کارانەی کە چەند ساڵێک بەر لە ئێستا هەر لە فیستیڤاڵی دەربەندی خان بەشدار بوو بە ناوی شانۆی کاکە برایم بوو. ئەو شانۆیە باز لە کەسایەتیەکی کارگوزاری کۆی دەکرد کە نزیک بە 10 ساڵ پێش ئێستا ئەو کات ئەو ئارەبانە سێتایەکان هەبوون زبڵەکانیان دەخستە ناوی، بەڵام ئەو ئارەبانەکەی ئەو جیاواز بوو وەک لەوەی هاوڕێیەکانی هەیبوو ئەوەی ئەو چەند پارچە پلێتێکی خستبووە ناو ئارەبانەکە بۆەوەی زیاتر بگرێت. هەمیشە ئەو دوو بەقەت برادەرەکانی دەیگرت، ینی دەکرێت بڵێن بەشی زۆری خاوێنی شارەکە کۆیە لە ئاستۆی ئەو کاکە برایم بوو و کەسێکی لە ڕووی دەروینیشەوە تەواو نەبوو، بەڵام زۆر خۆشەویست و دڵگیر بوو. لە هەمووی کارە ساتبارتر ئەو کەسە بێماڵ و حاڵ و خزم و کەسوکار بوو. خۆشبەختانە ئێستا لە ژیان ماوە لە خەڵوەتگەی پیری لە هەولێرە. کارەکە باسی لەوە دەکرد کە چۆن ئەو کارگوزارە ڕوبەڕووی تانەی خەڵک دەبێتەوە و باسی مەعیشەتی ژیانی ئەو کارگوزارەمان کرد و لەوێشەوە خەڵکمان تەوعیە کرد بوو بەوەی کە چۆن هەمان بەیەکەوە دەتوانین ئەو شارە خاوێن بکەینەوە، چونکە گەر ئێستا تێبینیت کردبێ زۆربەی ئەوانەی کاری کارگوزاری دەکەن لە نێو شارەکان خەڵکانی بەتەمەنن و خەڵکانێکن ئەو کارە دەکەن بەڕاستی ناچارن و شایەن بەو جۆرە ئیشە سەختە نین. ئیشەکە نەک وەک ئەوەی بڵێن ئیشێکی بێزرا و خەڵک قێزی لێ دەکات، نا هەرگیز، چونکە شێرزاد ئەسەن یەکێک لە ڕۆمانەکانی دەڵێ کوڕم ئەگەر دەتەوێت لە هەناوی ئەو خەڵکە تێبگەی لە ئەو خەڵکە تێبگەی وەرە با بڕۆین سەیری گەندە و پیسیەکانی ناو تەنەکە خۆڵەکانیان بکەین، جا تێدەگەی لەوێەوە ئەو خەڵکە چۆن و چۆن بیر دەکەنەوە چ جۆرە ژیانێک دەکەن.